بەڵە بەڕێزان جارێکی دیکە دەگەڕێمەوە سەرپرسی سەردانی سەرۆکۆماری فەڕەنسا فرانسۆ ئۆلاند بۆ هەرێمی کوردستان بەڕێز حوسێن عومەر شارەزا لە کاروباری فەڕەنسا لە ستۆدیۆ میوانمانە بەخێربێت کاکسێن. فرانسۆ ئۆلاند لە ساڵی 2014 لە کاتێکی هەستیارا بوو سەردانی هەرێمی کوردستانی کرد و لە ساڵی 2017 وەک یەکەم سەرۆکی وڵاتان سەردانی هەرێمی کوردستان دەکات. پێی دوایە ئەمە چ کاریگەریەک لەسەر پەیوەندە دیبلۆماسیەکانی نێوان فەڕەنسا و هەروەها هەرێمی کوردستان دروست دەکات؟ بله یعنی دیارده که بالکش گو سروک ولاتا کی زلهز اندامه همیشه انجمن اسایشان و دولتی ده دماغ خویا سروکاتیه ده جارا سردانا ولاتا کی بکه وک هرما کردستان باوریام ده افنامه که بری هر تشتی فرانسوا اولاند کو او لگل هرما کردستان وک ولاتک وک دولتک رفتارت که پیوندیه دکه تجارة ناي عراقي أكرد سر هرما كردستان را درباس نبي وبفرميجي ببروتوكول وبمراسيم نبي بيشوازي كرن أو نامايا كسياسي واتاوي هيا كو فرنسا وكولاتكي خدي باندور الجهاني رفتار القل هرما كردستان تكي وكولاتكي سربخا تفي كو أولاند تقوتارا خوي داويد يا سر صالكو ناما خوش ملت فرنسا را بيشكش كربو قوت وازدش مع عراقي جبو دست خوشيه لهذا ما بكم ايكول ويدري شر تروريت كن لید همان دميدا افان نامه سياسيه وباندوره كوينا باش لسر بيوندي فرنسا و هرما كردستاني هبه بيوندي هرما كردستاني وفرنسا كفنن دمك دريج اف بيوندي هنج 10 سالاوا قنصل خانه فرنسا هوليري هيا هەڤینەت سەردەما سۆسیالیستان دەبوو ئەوە سەردەما کۆمارگەرا دەبوو ئەف ژینەشانەکەوێت دێک و هەردوو ئالیە فەرەنسا هەردوو پارتیەن سەرەکەت فەرەنسادا گرنگیەکە ددنە هەرێما کوردستانێ و دناف ڕۆژەی وان سیاسی و استراتیجیا وای سیاسی ڕۆژلاتانە بەڕاست پێگەهێکی تایبەت هەرێما کوردستانی هەیە. باشە بۆ پێی کە تۆ شارەزایەکی زۆرت لەسەر فەڕەنسا هەیە لە مێژووی فەڕەنسادا تاوەکو ئێستا پەیوەندی نێوان هەرێمی کوردستان و فەڕەنسا بۆ شێوەیە خۆش بووە کە ئێستا هەیە؟ پێواژۆیەکە گاف بگاف پەیوەندیان هەرێما کوردستانی و فەرەنسا گاف بگاف پێشتکەون یعنی بڤکردنا قونسڵخانێت ساڵا 2017دا ساڵا 2010 سەردانا سەرۆکی هەرێما کوردستانی بەڕێز مەسعود بەرزانی ji بۆ فەرەنسا دەما سارکۆزیدا یعنی دەما کۆمارگەراندا لێ دەرێ شێوەیەکی یەکەم جار وەکە سەرۆکێ فەرەنسا بە هەرێما کوردستانی رە پشتی بڤکردنا پەیوەندیان دیبلۆماسی هاتکردن ئەو گاف بهتر سەردەما پارتیا سۆسیالیستە بهتر جهێ خۆگرتن شێوەی دانوستاندنێ پێشکەتیتر بوو ڤەکریتر بوو ئالیەن ناوێ پەیوەندیەدا ناو حکوومەتا فەرەنسا و هەموو ئالیە حکوومەت و پەرلەمانی فەرەنسا و شارەداریا پاریسێ و سەرۆکاتیا فەرەنسا ئێلیزێ هەموو دەریل پێشیا هەرێما کوردستانی و سەرۆکاتیا هەرێما کوردستانی هاتنەڤەکردن ئانکۆ پەیوەندیەن هەرێما کوردستانی و باشوورێ کوردستانی چیە فەرەنسا بە شێوەیەکی گاف بگاف پێشتکەون سەردانا تالیژی یا فرانسوا ئۆلاندت باوەریان دەدوێت چارچۆڤەیە دەتێت ناو كان كيناجر بيجن فرنسا يعني بين صاليا حكم داريا فرانسوا أولاند كو أمزانن تواود به ايدي خود كانديد جينا كيش بو سروكاتيا فرنسا حتى تاليا في دستلا داريا خود جي سردانا فرنسا سروك فرنسا بو هرما كردستاني او جيناميكا كو وي بيوندي بهرما كردستاني را بردوام ببن نتهني وي بردوام بن وي بيش كفن وي برفره تربه كدوا كدوا اولندي شربو شوي بمينه بو گرمو كوريا بيگو من استخوازم بيجم كو بيوندي هرما كردستاني فرنسا را چارچوفيا بارتيتي درباس كرنا يعني نما چارچوفيا راستا بريارين سركا بريارين چارنفساز آلیه فرنسا درباره هرما کردستان ملت کرد سردما سوسیالیستان درکتنا سردما پارتیا سوسیالیست درکتن لیجوی چارچوبه پیوندین هرما کردستان درکتن ها کاندید کۆمارگەرە ژی و ئێکۆ خودی شانسێ بهترە حتا نها هەری کێم حتا نها ئەمن زانن سوە چگوهرتنێ سیاسی چێت بن چگوهرتنێ ئابۆری چێت بن گەش و هەوایە سیاسی فەرەنسا پیژ ئالی دەتێ گوهرتن لێ حتا نها کاندیدێک و خودی شانسێ هەری بهترە ببێ سەرۆکێ فەرەنساژ ئالیە کۆمارگەران را پەیوەندیە هەری باش هەرێما کوردستانی ڕەهەنا
کەساتیا سەرۆکی هەرێمی کوردستانی ڕەهەنا بسازی و حکوومەتە هەرێما کوردستانی ڕەهەنا دجارە وی کاندیدیژی سەردانە هەرێما کوردستانی کردە چوە بەڕێ شەر لە سەرکردەیەن و فەرماندەیە پێشمەرگارە جڤایە گۆداری پێویستیەوان کردە داخوازێ وان کردە و لێدوانێ شکەرەژی دانە کۆ دوێ ئەم پشتگیریا کووردا شەڕێ داعشێ دەکەن باوەریامەدا هەر گوهرتنەک ڕاستە من پێ من وایە کۆ تایبەتمەندیەکە کەسایەتیا ئۆلاند هەبوو وەکە هەنێک عاتیفا کەسایەتی ینی هینێک پەیوەندیەکە کەسایەتی جودا هەبوو بە سەرکردایەتی هەرێما کوردستانی ڕە تایبەتی بە سەرۆکی هەرێما کوردستانێرە لێت باوەریام دەلسەر ئاستا سیاسی هیچ گوهرتن یان پاشکەتن پەیوەندی هەرێما کوردستانی لەگەل فەرەنسا چێنابن بەروڤە ژیوەیەکێت باوەریامەدە درۆژێت تێدا پەیوەندی هەرێما کوردستانی و فەرەنسا وێ بەهتر پێش دەهات. فەرەنسا وەکو وڵاتێکی هاوپەیمانی نێودوڵەتی دژ بە داعشیش کە تاوەکو ئێستا هاوکاری کردو هاوکاری هەرێمی کوردستانی کردو پێ وایە کە ئەستی هاوکاریەکان لە ئاستی پەیوەندیەکانی نێوان هەولێر و بەغدایە یاخود کەمترە. ئەم کارن بێژن حتانها فاکتەرێک هەیە کۆ دەبێ ڕێگر گەیم زێدەل پێشیاوێژبەر حتانها هەرێما کوردستانی وەکە هەرێمەک گرێدایی بە بەغدایڤەیە یعنی دوارێ دەستوری وارێ فەرمی ناودەولەتی دەرگۆر یاسایە ناودەولەتی پەیوەندیên فەرەنسا سەرەتا دەولەتە عراقی ڕەتێن یعنی هەرێما کوردستانی نە وڵاتێکی سەربخۆیە گۆر یاسایە ناودەولەتی نە ئەندامەت ئەنجومەنە ئەسایشێنە ینی نەتەوەی یەکبوویدا ئەف دەبێ ڕێگر گۆ ئاستا ئاریکاریاش بۆ هەرێما کوردستانێش ئالیە هەموو وڵاتاوە نەتەنێژ ئالیە فەرەنساوە نەتگۆر ئاستا پێویست دەبێژ بەر ئاستەنگی هەنا کانالێن بەغدای و دوێت ڕیا بەغدای ڕە دەرباس ببن و فشارە گۆ بەغدا دەبێ و ناکۆکییا سیاسی یاد ناوبەرێ هەرێما کوردستانی و سەرکردایەتە یا حکوومەتە عراقێک و حتا نەها نەب شێوەیەکی دۆستانە لە هەرێما کوردستانی و سەرکردایەتی هەرێما کوردستانی ئەڤنا هەنێکی بنە ئاستەنگی گۆ ئاریکاریە تێنە پێشکەشکردنش عالیە هەموو وڵاتێن ناودەولەتیدا نەل گۆر ئاستا پێویست بن نەل گۆر پێویستیە هێزێن پێشمەرگەوا بن تەڤلید ئاستا سیاسی دەوەختێ ئۆلاند داخەوێ وەکە نمونە ئۆلاندت بێژێ پێشمەرگەش بەر مەڤە و ژبەر جیهانی هەموو بە شەرتکن ژبەر ولۆژی دوێ ئەم هەموو هێزاخوا پشتگیریاوە و کاریاوە بکەن لێل سەر عەردێ وەختێ تێ پێشکەشکردنە ئاریکاریên مادی یعنی چەک و تەقەمەنی وانە هەبوونە عراقێ وەکە بربەستەک پێشیا هەرێما کوردستانێت باوەریامدا باندۆرێکی تکێک و ئاریکارینەت ئاستا پێویست ئەمە لە ڕووی سەربازیەوە لە ڕووی مرۆییشەوە هەندێک کات هاوکاریەکانی فەرەنسا کەمترە بۆ ئاوارەکان ئەمەیان بۆچی ڕاستە و ژبەر ولۆژی ئەگەر ینی ڕوودا و بخۆژی شۆپاند قنسوڵێ فەرەنسا ئێگشتی لە هەولێرێ سەردانە کامپێ هێنک پەنابەراکە ڕووداوجی وەکە شاندێک پێرە دوێ گەڕاوی لەسەر کامپێ پەنابەرا دەبوو و لێدوانژی دانە ڕووداوێ و گۆچی من دخوازم ڕەوشێ بنرخێنم و راپۆرتا خۆڕاکمەش حکوومەتە فەرەنسیرەش بۆ ئاستا ئاریکاریە مرۆڤی ji بۆ هەرێما کوردستانی و پەنابەرێک کۆبوونە بار لەسەر بوودجە و ژیانە خەڵکی هەرێما کوردستانی بلند بکەن فەرەنسا بخۆشی هەستێک هەیەک و ئەو ئاریکاریە هەنێ نەب شێوەیە تێخواستنە و هەول هەنەک و ئەو ئاستنێکی بەرزتر ببێ و ئاریکاری زێدەتر ببن تاوەکو دێت پەیوەندیەکانی نێوان فەرەنسا و هەولێر بەرەو باشتربوون و گەرم و گۆڕتر و هەروە جدیتر دەڕواکەواتە فەرەنسای دی لەمەوە دەتوانێت چۆن هاوکاری زیاتری هەرێمی کوردستان بکات لە هەموو ڕوەکانەوە فەرەنسا وەکە وڵاتێکی ئۆروپی دخوازم وێ ینی بێژم دناف هەموو وڵاتێ ئۆروپادا یەکیتیا ئۆروپادا وڵاتێ دەروی یەکیتیا ئۆروپاژی لە کشتەوەرە ئۆروپا فەرەنسا تاکە وڵاتە گۆ خودی سیاسەتەکە سەربخۆیە لە هەمبەر سیاسەتێ ناودەولەتی تایبەت لە هەمبەر ئەمریکا و گەلێک نمونە هەنا 10 ساڵێ بوریدا گەر ئەم دوور نەچنجی کۆ فەرەنسا هەلوەستێن سیاسی ئێ جودا ئێ سەربخوا ئێ لە گۆر بەرژەوەندیە خۆی نیشتمان پەروەری وەرگرتنە دوێ چارچۆڤەیەدەت باوەریامەدا فەرەنسا کارێ ئاستا ئاریکاریە خوا و ئاستا پەیوەندی خۆ بە هەرێما کوردستانێرە و هەلوەستا خۆی سیاسی ژە داخوازێن سیاسی ئێڕەوا ئێملەتێ کورد لە هەرێما کوردستانێ کارێ پێش بخێ و کارێ بریارێ سەربەخۆ بستێنێت وێ دەربارێت باشە ژمارەی سەربازانی فەڕەنسی لە عێراق و هەروەها باسی کوردستانیش بکەین پێ وایە کە چەندە لە ئاستی پێویستدایە لە فەرەنسا لە هەرێما کوردستانی لە عێراقێ تۆپخانەیە فەرەنسا هەیە و ئەو یەک وڵاتێک کێمەکۆ هێزێ خۆی پەیادە و تۆپخانە لە سەر عەردێ بچیکردنا بزانن فەرەنسا یەک هێزی سەرەکەیت هەف پەیمانیان ناودەولەتیدا فەرەنسا ئەندامە دوێ ژوورە ئۆپەراسیۆنە ئاکۆ شەڕێ داعش لە هەرێمێ و نەتەنێ لە هەرێما کوردستانی و عراقێ و لە سووریاژی و لە شێوەیەکی گشتی ئەو
ئۆپاراسیۆنا کۆتێ ڕێخستکردن فەرەنسا تێدە شێوەیەکی سەرەکە بەشدارە هژمارە سەربازی فەرەنسا ئەگەر ئەم بەحس بکەن لە هەرێما کوردستانی یا العراقی حتا نهاتدا خویانیە فەرمی ژە فەرمانداریە ئارتێشە فەرەنسایانجی سازیە فەرمی فەرەنسا نەهات نەدانین لێ جار جارە ڕۆژنامەگەریە فەرەنسا ینی چاپەمەنیە فەرەنسا بەحساوەیەکێتکێکۆ دناوبەرە 400 حتا 700 عسکەری فەرەنسا بە شێوەیەکی ئەگەر ئەمبێژن بەردەوامی هەیە ئەو هێز جار ناتێنە گوهرتن جهناکەم دەبن جهنا زێدە دەبن لە گۆر پێویستیە پێشڤەچوونە ئۆپاراسیۆنە تێ چاوەڕ ینی تێ تەخمینکردن کۆ نەها هێزی فەرەنسا هژمارە خۆی هەری زێدە دەنەل لە باشووری کوردستانی و العراقی ژبەر ئۆپاراسیۆنا مووسڵێ لێ هژمارێ ورد سازیان فەرەنسا نەدانا وشکەرە نەکردن. باشە زانیاری تێ لەسەر ژمارەی سەربازان و هەروە شارەزایانی یاخود شارەزایانی سەربازی فەرەنسا لە ڕۆژاوای کوردستان کە چەند بن؟ فەرەنسا هەبوونەکەوەی سەربازی سینۆردار ڕۆژئاوای کوردستانی هەیە. جهدێ سەرەکە ینی هەبوونا سەرەکە یاش هێزێ ناودەولەتی لە ڕۆژئاوای کوردستانێ ئەمریکینە کۆ هژمار ئەوانات 250 بوو 300 نها نێزیکە 500 پشتی بریارە تالی ئاکۆ سەرۆکەی ئەمریکا وەرگرت بوو کۆ هێزەکە زێدەتر بشێنێ ڕۆژاوای کوردستانیش بۆ ئۆپاراسیۆنا ڕقای هژمارە سەربازێ فەرەنسی بشێوەیەکی سەرەکە کارگەهەک هەیە لاڤارچ لە ڕۆژئاوای کوردستانی باشوورێ کۆبانەیە کارگەهەکە فەرەنسیە پشریکاتیا هەنێک سەرمایهدارێن سووری هێزەکە فەرەنسی هەیە وێ کارگەهێنها پارێزێ هەبوونەکە گەلێکی سینۆردار کۆبانێ هەیە گرێدای وێ پاراستنا وێ کارگەها هەیە دناو بەڕک ینی ئەنیەن شەردە هێزە فەرەنسا گەلێکی سینۆردارە و هژمارە سەربازی فەرەنسا ناگهێ ئەگەر ئەم نەبێژن نەزێدەتری سەدیە بەلکە ئەم بێژن کەمی سەد سەربازیەشی. کەواتە پێ وایە کە کاری سەربازان و هەروە شارەزایانی سەربازی لە نێوان عراق و هەروەها لە سووریادا کامیان کاراتر و چالاکانەترە وەک باسیەکی لە ڕۆژاوای کوردستان سنووردارە ژمارەکە کارێ هەفپەیمانیە ناودەولەتی بشێوەیەکی گشتی لە باشووری کوردستانی و العراقی بهتر ڕێخستن کردە بهتر هێز ژێرە هاتیە ئامادەکردن بهتر بەشداریە هەموو وڵاتێ دناو پەیمانیەدا دناودە هەیە ئەفژی سەبەبێکی سەرەکە هەیە ژبەر هێزن هەفپەیمانیە ناودەولەتیش ئالیکی بە پەیوەندیەوە دەولەتە عراقی هەیە کۆ دەولەت و حکوومەتە عراقی دانپێدان هەیە ینی پێناسین پێ هەیە ئەتیراف پێ هەیە علااقاتی فەرمی هەفپەیمانیە حکوومەتە عراقی رەهەنە هەروەهاژی بە هەرێما کوردستانێرە و هەرێمەکە دەستوریە فەرمیە پەیوەندی ڕاستە ڕاست بە هەرێما کوردستانێرە کەناڵێن دیبلۆماسی و سەربازی و سیاسیرە تێکردن ئەف ڕەوشەهانێ سووریا و ڕۆژئاوای کوردستانێت تونەیە نە هەفپەیمانیە ناودەولەتی نە پەیوەندیە وێ حکوومەتە سووری رەهەنە ئاکۆ لە شامێ حکوم دکێ و نەژی پەیوەندیان سیاسی و دیبلۆماسی فەرمی وڵاتên هەفپەیمانیە ناودەولەتی بوێ ڕێڤەبەریا خۆسەر ئادەستهلات ڕۆژئاوای کوردستانی رەهەنە لە ڕۆژئاوای کوردستانی پەیوەندیە هەنە لەسەر عەردێنە سینۆردارن گرێداینە پێویستیە شەڕێ داعش تەنیا حتانها ئەو پەیوەندی نەگهانە ئاستا دیبلۆماسی و سیاسی وەکە چاوە لە باشووری کوردستانی و عراقی هەیە ژبەر ولۆژی جهدێک و ڕۆژئاوای کوردستانی دەبێ گەلێکی کێمتر و کێمتن ڕێخستن کردە کۆ تشتێ لە باشووری کوردستانی و عراقی دەبێت. کاک حوسێن ئێستا ئۆلاند کە سەر بە پارتی سۆسیالیستەکانە لە فەڕەنسا دیارە کە پەیوەندیەکانی لەگەڵ باشووری کوردستان ڕۆژاوای کوردستان بەتایبەتی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا چۆنە پێت وایە ئەگەر پاڵێراوێکی دیکە لە پارتەکانی دیکە بێت و جێی ئۆلاند بگرێتەوە ئەمە پەیوەندیەکانی چۆن دەبێت لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لەگەڵ باشووری کوردستان لەگەڵ ڕۆژاوای کوردستان؟ ئۆلاند سەرۆکاتیە دچێ یعنی نە کاندیدا ڕاگەهاند کۆ ئەسخوا کاندید ناکەمش بۆ سەرۆکاتیە فەرەنسا هەڤل و ژمافێوی بوو کۆ ژ بۆ 5 ساڵەتی خۆوە کاندید بکە لێش بۆ پاراستنا ناومالە پارتیا سۆسیالیست گەلک ناکۆکیل سەرێ مەسەلەی هەبوون ئۆلاند خۆدا ئالیکیش بۆ بەلکی لە هەفکردن ناو پارتیا سۆسیالیست دەلسەر کاندیدێکی ببێت و حتا نەها نەبووە حتا نەهاژی سۆسیالیستان سەر کاندیدەکی نەکریە. جوداهید ناوبەرە سیاسەتتا سۆسیالیستە و کۆمارگەرادەت ئالیە ڕۆژهڵاتە ناوەڕاستە هەیە مەسەلەن وەکە نمونە سۆسیالیست بهتر پەیوەندیەوە ڕۆژهڵاتە ناوەڕاسترە ئیسرائیل ڕەخۆشن پەیوەندیەوان بە هەنێک وڵاتên عەرەبیرە تایبەت وەکە سووریا نەد ئاستا
گەرم دەنە یعنی ناکۆکی هەیە هەلوەستا پارتیا سۆسیالیست و ڕێڤەبەریا فەرەنسیە نەهاش بە شار ئەسەد تایبەتش دەستەلاتە سووری توندا بەروڤژی وێ کۆمارگەر ئێکۆ کاندیدن ببنە سەرکێشیا فەرەنسات 5 ساڵێ تێدا بکەن ژە هەفتێ گولانا پێوەش بەر دخۆلێ هەلبژارتنە هەنە 23 نیسانی خۆلایەکێ دەبێ ئەکە یەک ئالیکەر نەبوو کەسی زێدەی 5 سەدی نەبرد چنە هەفتێ گولانی خۆلا ددواتکنش بۆ وەرەیەک ئالیکردن ئالیە کۆمارگەر بهتر vekiriye li ser hikûmeta Sûriya bihtir pêwendiye wê na bi hikûmeta Sûriya re tê pêşbînkirin ku xweştir bibe û lehîstka siyasî di tengê krîza Sûriya re taybet werê guhertin. Ew cudahiya wilo mezin derbarê Iraqê de û Başûrê Kurdistanê de tune ye ji ber şêweyek ji aramiya siyasiyan yani şêweyek ji rewatiyê li Iraqê heye û herêma Kurdistanê jî bêguman ji xwe wek me got herêmeka rewayê. Li Sûriya ew rewşa hanan nîne helwesta aliyên Ferensî ê cuda derbarê mijara Sûriya de wê werê guhertin. Mes weke nimûne François Fillon ku kandîdê komargerar ye û xwedîşan şansekî mezin e daxuyaniyeke xwe de dibêje divê em piştgiriya Beşar el Esed Hizbullah û Kurda bikin ji bo şerê Daeş. Ev cudahiyeke gelekî mezin e ji siyaseta Fransa Hollande û taxmêwî sosyalîst de desthilatê. بەکاربوونی کۆماریەکان لە دوای ئۆلندەوە پێ وایە کە گۆڕانکاری لە سیاستی دەرەوەی فەرەنسا بەرامبەر بە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ڕوو دەدات. بێگومان هەنێک وارادە ئەم زانن فەرەنسا وڵاتێکی مەزنە وڵاتی سازیایە زلهێزەکە بنگەهێن استراتیجی ئێ سیاسەتا فەرەنسا هەنا بەرژەوەندیە فەرەنسا ئێ جیگیر هەنە ئێ سابت هەنا ئەونا چ دەستهلات وەرێ گوهرتن نکارێ یاریە و لەیسکێ بوان بەرژەوەندیە استراتەجیک ئێ نەتەوا فەرەنسا و وڵاتی فەرەنسا بکێ لێت ئاستا سیاستên ڕۆژانەدا و دەربارێ کریزên li herêmê de hene wê siyaseta Ferensa werê guhertin heke rêveberiya Ferensa hate guhertin bi taybet derbarê Sûriya de û ev jî ez dixwazim vê jî bêjim eger hat û François Fillon bû serokê Ferensa derfetek li pêşiya krîza Sûriya ji bo çareseriya siyasî tê vekirin çima ji ber Putin ku niha xwedîrola herî mezin di Sûriya de piraniya kaxetên Sûriya xistiye destê xwe de Donald Trump ku piştî 18 rojê dest bi kar dibe li Amerîka pêwendiyeke xweş bi Putin re heye nerîna wî ji bo çareseriya Sûriya cudayê jiya Obama em karin bêjin nerîna Trump ji bo çareseriya Sûriya nêzîke jiya Putin got bêhtir bê jiya serokê berê yan jî serokê diçe Obama François Fillon jî siyaseta wî çarçoveya siyaseta Putin û Trump de ye an ku sêseriyek Avrupa, Amerika û Rusya siyaseteke ji hev nêzik derbarê şêweyê çareserkirina krîza Sûriya de tê meydanê ev jî derfetekê dide ku eger li hevkirina سیاسی دەربارەی ڕەوشا سووریا دەش بەرەی بهتر بێت. بەڕێز حوسێن عومەر شارەزا لە کاروباری فەڕەنسا بێگومان لە ڕووماڵی ئەمڕۆی ڕوویداودا تۆ لە گەشتەکانی دیکە لەگەڵ هاوکارانم دەبیت سوپاسکە لەم گەشتەی هەواڵ لەگەڵمان بووی سوپاس دەکەم بەخێر.